طریقی نقشبندی لازم آمد چار ترک چهار چار بە فارسی واتە چوار ترکی دنیا bir تەرچی dünyayı دنیا terk بکەیت etmek. Dünya ve mafiha. دنیا و ئەوەی تایەتی Dünya ve mafihayı bilen arif ئەوە değil. کەسێکی دانا نییە کە دنیا و ئەوەی تێدایەتی Dünya ve دەیزانێت mafiha nedir? O kadar onun بەڵکو دانا nazarındaki o ئەوەیە کە dünya ve دنیا و ئەوەی mafiha تێدایەتی içindekiler فەرامۆشی کردووە hezafilli, لە چاوی کەسی şatafatlı, دانا دنیا بەخۆی و جوانی و ڕەونەق و باق و بریقەکەیەوە کە چاو ئەبلەق دەکەن هێندە بێنرخە کە فەرامۆشی کردووە bir دەڵێت böyle وازی dünyayı لێبێنە terk etmek. واسێنان لە دنیا بەم شێوەیە هەیە و Şöyle noktalı و هەروەها گەر وەک حەزرەتی پیریش خاڵ بۆ قسەکانماندا بنین هەیە ئەو دەڵێ دنیا لە بەرخاسێتەکانی پێویستە لە دڵەوە وازی لێبهێنرێ نەک لە ڕووی کار و کەسابەتەوە دنیا بە خەیاڵی دانایەت هەموو دنیاهی ئەو بێت قەت لە خۆی بایی نابێت هزر و بیر و ڕۆحی هەرگیز ژەهراوی نابێت ها دنیاهی ئەوە هایی ئەو نییە گەر هەموو دنیاشی لەدەست بچێت وەک حەزرەتی ئەیوب دەڵێت Elhamdülillahillezî a'tan thumme akhada. Hamd olsun. سوپاس بۆ پەروەردیگاری جیهان سەردەمانێک بە بەخشندەیی خۆی تاقی کردمەوە سەردەمانێکیش بەهۆی لێسەنەوەی نیعمەتەکانی تاقی کردمەوە دوو تاقیکردنەوە کاتێک پێی بەخشین ئینشاءالله بە سوپاسگوزاری نیعمەتەکانیمان زیاتر نەخشاند ئینشاءالله لە لای جەنابی حەق وەرگیراوە کاتێک لێشی سندینەوە بە سەبر و دام بە خۆداگری نەخشاندومە ئینشاءالله خوددا ئەوەشی لێ وەرگرتوم هەروەک حەزرەتی نورسی کە حەزرەتی ئەیوب بە پاڵەوانی سەبر ناو دەبات دنیا دەبێت لە دڵەوە وازی لێ بهێنی نەک لە ڕووی کار و کەسابەتەوە مرۆڤ گەر دڵ و ڕۆح و هەست و نەستی بە دنیاوە گرێ بدات پەنا بەخوا ئیدی لەو پێناوەدا هیچ کارێکی بێزرا و خێزەوەن و شەڕەنگێزی و ئابڕووبەرانە نامێنێ کە ئەنجامی نەدا دەکوژێت و هەڵدەواسێت و خوێن دەڕێژێت ئەو کەسە ناحەزەی شمشێرەکەی بە خوێن سوور دەکات خوێن دەڕێژێ و جەرگ دەسووتێنێ دەردی ئەو تەنیا شان و شۆهرەتە ئەو لە پێناو بەرژەوەندی خۆیدا گیانی هەموو میلەت دەکاتە قوربانی خوێن دەڕێژێ و جەرگ دەسووتێنێ دەرد و خەم و هەوەسی ئەو هەر شان و شۆرەتە بیر لە هیچی دی ناکاتەوە حەز دەکا فەرشی لەبەر پێدا ڕاخەن کە بە شوێنێکدا دەڕوات حەز دەکا ڕاست و چەپی بە کەسانی چەپڵە لێدەر تەنرابن حەز دەکات وەک مارشی میلی گوێی لە دەنجی کەسانێک بێ کە دەڵێن خوددا تۆمان بۆ بهێڵێت حەز دەکا وا ڕاگوزەر بێت و بەو شێوەیە پێشوازی لێ بکەن تەنیا دەردی ئەوەیە ئەوانەی دنیا لە دڵیانەوە فەرامۆش دەکەن ئەم جۆرە پەسن و پیا هەڵدان و بە گەورە زانینانە وەک گوێن دێتە بەرگوێیان حەزرەتی مەسیح کاتێک باسی دڵسۆزی لە کاردا دەکات پیا هەڵدان وەک گوێندان باز دەکات دڵسۆزی لە کاردا وابەستەی ئەوەیە کە پیا هەڵدان و پێزانین وەک گوێندان قبول بکەیت دەبێت لە جیهانی ڕۆحدا هەموو سەرسامی و بەدڵبوونێکی بەرامبەرەکانت ناڕەحەتی دروست بکەن یەکێک لە سیما ناودارەکانی ئەم سەردەمە دەڵێت من خۆمم بەدڵ نییە ئەوەی منیشی بەدڵ بێت بەدڵم نییە بەڵێ تەرچی دنیا بەم شێوەیە دەبێت بەڵام لەبەر ئەوەی ئەمە کارێکی سەختە لەم سەردەمی خۆپەرستی و خودپەرستی و خۆبەشت زانینەدا فەرامۆشکردنی دنیا لە دڵ و ڕۆح و هەست و نەستەوە بە شێوەیەک بێت بڵێت گەر بستە خاکێکم هەبێت دەبێ و نەشم بێت هەر دەبێت کارێکە لە زۆر کەم کەسی مەرد دەوەشێتەوە
تەرچی ئاخیرەت ئەو پەرستش و گوێڕایەڵیەی بۆ خوددا ئەنجامی دەدات بە مەبەستی بەهەشت و حەوز و ئاوی کەوسەر و ڕووبارگەلێکی ناو بەهشت ئەنجامی نادات و لە دڵەوە خۆی وابەستەی ئەو پاداشتانەی ئاخیرەت ناکات و فرامۆشی دەکات. گەر ئەو شتانەی کە پێویستە تەرچی بکەن تەرچی نەکەن، ناتوانن ئەو شتانە بەدەست بهێنن کە دەتانەوێت بەدەستی بهێنن. ئەو شتانەی کە دەتانەوێت بیگرن و خۆتانی پێوە وابەستە بکەن، ناتوانن پێوەی وابەستە بن. تەرچی دنیا و تەرچی ئاخیرەت لێرەدا ئامانجی بنەڕەتی چییە؟ حەزرەتی ئیبراهیمی ئەدهەم واز لە تاج و تەختەکەی دێنێت و گوێنیەک لەبەر دەکات. سوڵتانێکی خاوەن تاج گوێنی لەبەر دەکات، دەچێتە چواردەوری کەعبە و بە دوای کامڵبوونی ڕۆحیدا دەگەڕێت. بە دوای ئاسوودەی ڕۆحیدا دەگەڕێت. ئەو ساڵە هەر چۆنێک بێت کوڕەکەیشی دێتە کەعبە بە مەبەستی حەجکردن. دوای چەندین ساڵ لە یەکدا بڕان، هێشتا ڕوخساری کوڕەکەی لەبیر نەکردووە. کاتێک کوڕەکەی دەیبینێت بەرەو پیری ڕادەکات و باوەشی پیادا دەکات. ئەمە بەسەرهاتە، پێدەچێت ڕووشی دابێت یاخود هەر ڕووی نەدابێت، بەڵام لە ڕووی واتاکەیەوە هەڵدەسەنگێنرێت. لە بەسەرهاتەکاندا بیر لە ئەسلی مەسەلەکە ناکەینەوە و بەیاغ بەواتاکەی دەدەین. کاتێک کوڕەکەی باوەشی پێدا دەکات، تۆزێک دڵی بەلای کوڕەکەیدا دەچێت، دەڵێت کوڕەکەم. ئیدی لەو کاتەدا لە فرێکانسێکی ترەوە کە وابەستەیە پێوەی شەپۆڵێکی تری بۆ دێت، بەخۆی دەڵێت ئەی ئیبراهیم، لە دڵێکدا دوو سوڵتان جێی نابێتەوە. خودایە، ئەو کەسەی لە پەناتۆدا خۆی خزاندە ناو دڵم لێم وەربگرەوە. ئیدی کوڕەکەی هەر لەبێدا و لە بەردەمیدا لار دەبێتەوە. دەبێت بەم شێوەیە ئاخیرەتیش تەرک بکرێت. تەرچی دنیا و تەرچی ئاخیرەت، دواتر تەرچی هەستی بەواتای تەرچی خودی خۆت. زیاتر لە خۆی گوێ بە دنیا دەدات و کاتێک بەڵاو موسیبەت بەلێزمە دەبارێت بەسەر خۆیدا، ئەو بیر لە چواردەوری دەکاتەوە. دەڵێت تۆ بڵێ کەسێکی تر هەبێ نەمەبارانێکی موسیبەت بەسەری داباری بێت. گەر کەسێکی وا هەبێت، ئەو کاتە دەڵێت ئۆف. دەبێت بەو شێوەیە خودی تەرک بکات. تەرچی خودی خۆت ماڵەکەی گڕی گرتووە و بەڵێسەی سندووە. وەک مرۆڤێک لەوێدا پێدەچێت تووشی لەرزەیەک بێت. وەک شاعیر دەڵێت من بێزار نابم لە جەفا کە وەک نووری چاوم وایە. بەڵام هەر چۆنێک بێت لە جەفا بێزار دەبێت. ئەمەش گیانە. کەسێک سووتانی ماڵەکەی دەبینێت، سووتانی کەلوپەلەکانی دەبینێت، ئاسایی یەکەمێک تووشی ڕاچەنین بێت. بەڵام بەم شێوەیەش نییە. ئەو بە تێبینی لە هەر شوێنێک ئاگر کەوتبێتەوە، ئەوە منیش دەسووتێنێ. بەم شێوەیە لە دنیا دەڕوانێت. دەبێت ئەمە یەکێک بێت لە بنەماکانی کارەکانتان. لەکوێ ئاگر بکەوێتەوە من دەسووتێنێ. ئاگر لە ماڵی ئەو، لە دەوڵەتی ئەودا، یاخود لە سەڵتەنەتی فڵان کەس. دەبێت هەموو ناخی تۆ بسووتێنێت. دەبێت بەم ڕادەیە لە خۆت ڕاببووریت. دەبێت بەو ڕادەیە ببیت بە ئەوانی تر و ببیت بە خەڵکی. دەبێت بەم شێوەیە ببیتە گیانی خەڵکی. دەبێت ببیت بە سیستەمی هەست و نەستی خەڵکی. لە هەر چیەک بدرێت دەبێت وەک ئەوە وابێت لە سیستەمی هەستی تۆیاندا بێت. دەبێت بە شێوەیەک بێت کە خوێن لە ناخت بێت بۆ ئەوانی تر. بەم شێوەیە خودی خۆت تەرک دەکەیت. تەرچی خۆت فەرامۆشکردنی سێشتی زۆر گەورەیە: دنیا، ئاخیرەت، تەرچی خۆت. دواتر تەرچی ئەو شتانە بکەیت کە تەرکت کردوون. کەسێک کە ئەمانەی تەرک کرده بێت، دێن پێی دەڵێن ئەرێ دەڵێی دنیا بە خەیاڵتان نایەت، دەڵێی فەرامۆشت کردووە، وام دەزانی دنیا بە خەیاڵت دادێت. باشە تۆ قەت ناڵی خودایە بمان خەرە بەهەشت. هەمیشە دەڵێیت Hep diyorsun ki Allahümme eliflas ve rıdak
وخالص العشق والاشتياق معيتك معية Resulük diyorsun. Fakat öyle bir بەڵام بە terk شێوەیەک etmek bu. تەرچی کردووە Allah Allah, öyle mi? کاتێک خەڵکی وای پێ دەڵێن لە وەڵامدا دەڵێت Diyecek kadar ئەرێ بەڕاستانە kendinde değil. ئێوە من بەو شێوەیە دەبینن Muhammed ئەمە ڕێگەی Daoud محەممەد Naqşbandi بەهادینی نەقشبەندیە ئەم kimlere ڕێگەیە kalmış بۆچێ ماوەتەوە yolu بۆچێ yürüme. ماوەتەوە تێی بکات Evet. ئیدی Hazretin Piri'nin تێدەگەن کە nasıl حەزرەتی نورسی ızrar هەستی بە içinde چ ناڕەحەتیەک olduğunu کردووە anlayabiliriz. بەخۆی دەڵێت Ben nasıl bir yol bıraktım arkada. من چ ڕێگەیەکم لە دوای خۆم بەجێ هێشت چێ لە سەری دەڕوات ئەو ڕێگە پیرۆزە ئەو شاڕێگەیە Şehra. Şimdi kimlerin ئێستا بۆ önüne هیمەتی کوێ gelen بەجێ هێڵدراوە Evet. بەڵێ Terki terk. دەرچی تەرک Öyle bir terk edecek ki ئەو تەنانەت ana dünyayı کاتێک بیری ukvayı, دەخەنەوە کە aynı دنیا و zamanda ئاخیرەت و cennet arzusunu خودی خۆی و terk edecek. ژیانی بەهەشتی Ne تەرک کردووە hatırladıklarını zaman hatırlamayacak. لەو کاتەشدا بیری ناکەوێتەوە دەبێت بەو ڕادەیە بێت Fakat dünyanın bir بەڵام لەبەر ئەوەی numaralı خۆپەرستی بووە بە بەهای یەکەمی دنیا لەبەر ئەوەی مرۆڤەکان خودپەرستیان کردە تەوقێک و کردیانە گردنی خۆیان ئەم سەردەمە بوو بە سەردەمی خۆپەرستی و خودپەرستی بەسەر هەموو شتێکدا زاڵ بووە دۆستانی خوددا بە سەردەمی منایەتی و خۆپەرستی ناوی دەبەن لە سەردەمێکی ئاوەهادا حەزرەتی محەممەد بەهاودینی نەقشبەندی چوار بنەمای سەرەکی ئاوەها دەخاتە بەردەمی مرۆڤایەتی من بە کورتی باسم کرد گەر زیاتر ڕوونی بکەیتەوە کتێبێکی لێ دەردەچێت هەر لەبەرەوەی ژیان لەو چوارچێوەیەدا زۆر گرانە ئەو لەبەرەوەی دەزانێت مرۆڤی ئەم سەردەمە لاوازە لەوەی دنیا بەسەر ئاخیرەتدا هەڵدەبژێرێت لاوازە لەوەی زۆر بایەق بە خودی خۆی دەدات لەبەر ئەوەی خۆپەرستی دەکاتە دەستپێکی کارەکانی هەر بۆیە دەڵێت در طریق عجز مند لازم آمد چاره چیز واتا دەبێت هەست بە هەژاری ڕەها بێدەسەڵاتی ڕەها سوپاسگوزاری ڕەها خۆشنودی ڕەها بکەیت دەستپێک و کۆتایی ئەم چوار بنەمایش لەسەر تەفەکوور و میهرەبانی هەڵچنراوە سەرەتاوازمان لە چوار شت دەهێنا لێرەدا دەبێت خۆمان وابەستەی چوار شت بکەین دەڵێت لازم ئامەد واتە زۆر پێویستە یەکەم هەژاری ڕەها خۆت لە هەژاری ڕەهادا ببینی هەوڵ و کۆشش و هیمەتت ئەوەی لە پەیامەکاندا لە چوارچێوەی ئیرادەدا باس کراوە هەموو مەیل و ئاراستەی مەیلت هەرچی سەرکەوتن و دەستکەوتێک هەیە بەهۆی ئەمانەوە بەدەستت هێناوە دەبێت بە خۆت بڵیت وای خودایە کەسێکی وەک من بێدەسەڵات و لاواز مێروێکی وەک من چۆن دەتوانێت ئەم گومەزانە دروست بکات کەواتە ئەم کارانە هەمووی ئەو دەیکات ئەم دی و دەکات و سەر و جێلاکی ئەنا دەشتێنێت و لە کۆتاییدا هویەکی لێوە دەردەهێنێت بەڵێ بێدەسەڵاتی ڕەها کەسێکی بێدەسەڵاتی وەک من کۆمەڵێک کەسی بێدەسەڵاتی وەک ئێمە جەماعەتێکی بێدەسەڵاتی وەک ئێمە گەر خودای یارمەتی دابین لە 170 وڵاتدا یاخود لە 180 وڵاتدا خوێندەنگە بکرێتەوە لەسەر بنەمای بەڵگە شەرعیە سەرەکیەکان لەسەر بنەمای بەڵگە شەرعیە لاوەکیەکان گەر ئەمانەتان کردبێت بە ئاڵایەک و بە خەڵک بڵێن گەر ئەمانەتان بەدڵە پێدەچێت بتوانن سوودی لێوەرگرن گەر لە چواردەوری دنیا ئەوەی جاران پێی دەوترا دایک و باوکتان بە چاوی پڕفرمێسکەوە جێبهێڵن هاوسەرەکانتان بە چاوی گریانەوە جێبهێڵن منداڵەکانتان بە چاوی گریانەوە جێبهێڵن بەم تێبینی و ئامانجە گەورەیەوە بڕۆن بۆ سەرانسەری دنیا خوددا ئەو کارانە زیاتر بکات سەیری وتی ئەم و ئەو مەکەن خوددا پێتان لەسەر ڕێگەی کەلیمەی خوددا لەسەر ڕێگەی وشەی حەقی ئیلاهی جێگیر بکات Cenab-ı Hak sabit kadem eylesin.
Evet. بەڵێ Cenab-ı Hak خوددا بە کۆمەڵێک مرۆڤ mutlak içinde کە بەڕەهایی بێدەسەڵاتن insanlara کاری وەها گەورە böylesine ئەنجام دەدات. muhabbeler yapma. Böylesine بەم duygu ve شێوەیە düşünce دنیای dünyalarını, بیر و هەست و gayeyi خەیاڵ و hayallerini ئامانجەکانیان بە تەواوی meşru دنیا eylerini bütün دەگەێنێت. dünyaya duyurma. İnsanlığın ئەوانە iftihar tablosunu ئەم کارانە sallallahu aleyhi ve لەسەر sellem تێڕوانینی تابلۆی شانازی مرۆڤایەتی بۆ غەیب یاخود وەکو ئامانج و خەیاڵێکی دیاریکراو کە خستبێتیە بەردەمیان ئەنجامی دەدەن، وەکو bir hedef olarak بیرۆکە و onlara ئامانج و خەیاڵێک کە لەلایەن göstermesine پێغەمبەرەوە بۆیان Evet چێشرا ya بێت کە دەفەرموێ Resulallah, senin dediğin ئەم gibi ئاینە İmam-ı دەگاتە هەر Şerif'in شوێنێک kە ڕۆژی لێ güneşin هەڵبێت و doğup battığı ڕۆژی her لێ yer ئاوا güneştir. ببێت. Mülahazasına bak. ئەوان بەپێی ئەم Başka bir تێبینیە de کار veriyor. دەکەن و ئامانجێکی Bu تریان نییە. fukarayı با پێیان بڵین acizunu ئەو هەژارانەی ڕۆیشتونەتە ئەو شوێنانە bulundukları هیچیان yerlerde لەوێ خانوویەکیان araştırsalar, نەکردووە، hiçbiri کەسیشیان orada bir tane ev مەعاشەکەیان yapmamış. $3,000 نییە. $3,000 da gitmemiştir. Siz ئەی غافڵ و gafil نادانەکان، nadanlar, ئەو کەسانەی gönderdiğiniz دەیانێرن insanlara بۆ دەرەوە 3,000, گەر 4,000, 4 $5,000 نەخەنە karın باخەڵیان ڕازیان ناکەن بە ڕۆیشتن. tokluğuna ئەوان gitmişler بەسکی oraya برسی ڕۆیشتن بۆ ئەو وڵاتانە، ve orada بەڵام karın سکی خەڵکیان doyurmuşlar. تێر کردووە لەوێ. Başkalarının karınlarını doyurmuşlar. ئەم هەموو لوتفی خوددایە لە بێدەسەڵاتی ڕەهای ئێمەوە سەرچاوی گرتووە و دەبێت ببینین کە ئەم شتانە لای خودداوە هاتووە، نەوەک خۆمان ئەنجاممان دابێت. پێم وایە شتێکە دەتوانرێت ئەنجام بدرێت. تەرچی دنیا و ئەوەی لە دنیاشدا هەیە گەردان بە بێتوانایی ڕەهای خۆتاندا بنێن و مەیلی ئەنجامدانی کارێک بکەن. کاتێک کارەکە ڕوودەدات بە خۆتان دەڵێن لوتفی خوددا لەگەڵ بێدەسەڵاتی ڕەهای ئێمە یەکی گرتووە و بە قەدەری خوددا ئەوەی لێ بەرهەم هات کە ڕوویدا. کاتێک تەماشای بژاردەکەتان دەکەن، سیر دەکەن دنیا هاتوۆتە بەرپێتان، دڵۆپەیەک هەڵدەگرن و دەیپڕژێنن بە شوێنێکدا، دواتر سیر دەکەن دەریای عەمانی لێ دروست بووە. کە باسی بێدەسەڵاتی ڕەها دەکەین، مەبەستمان لەمەیە. بەڕای ئێوەش بێدەسەڵاتێکی بەو شێوەیە جوان نییە؟ Der tarik aczimendi lazım Ahmet Çarıçiz aczi mutlak diyor. Neden? لەبەر چی وایە؟ Çünkü sonsuz ve sıfır mülahazasına bakınca eğer گەر کەسێک خۆی لە بێدەسەڵاتی ڕەهادا ببینێت، görüyorsa bir de دواتر bir mutlak بە توانای ڕەها و دەسەڵاتداری ڕەها دەبینێت، ئەو ئیدی لە بەردەم دەسەڵاتداری ڕەهادا خۆی بە دەسەڵاتدار نابینێت. artık ئەو لەو کاتەدا خۆی بە بێدەسەڵاتی ڕەها دەبینێت. bir acizi mutlak olur. Onun gücü kuvveti هێز و توانا و توانستی ئەو ڕێژەیە izafidir. تەنیا لە ئاراستەی ویستی جەنابی حەقدا مەیلی ئەنجامدانی کارێک دەکات یاخود مەیلەکانی ئاراستە دەکات و ئەوەشی ئەنجامی دەدا بە دەرهاویشتەی قەدەری دەزانێت. Değerlendirmesinden ibarettir. Vesselam. Acizi mutlak. بێدەسەڵاتی ڕەها گەر مرۆڤ خۆی بەو شێوەیە نەبینێت، پەنا بەخوا لە ڕێگەی برنەوەدا دەدۆڕێت. کاتێک لە شاڕێگەدا دەڕوات، لە پڕێکدا خۆی لە لاڕێیەکی بەردەڵان و تەسکدا دەبینێتەوە. کاتێک لەسەر ڕێگەی خوددا دەڕوات، لە نیوەی ڕێگا دەچەقێت و دەمێنێتەوە. هەر بۆیە دەبێت سنووری خۆی بزانێت و بڵێت من بێدەسەڵاتیم لە پلەی ڕەهاییە، لەبەر ئەوەی دەسەڵاتداری ڕەها تەنیا یەکە و هیچی تر. دواتر دەڵێ هەژاری ڕەها خۆی بە هەژارێکی ڕەها دەبینێت. قیتمیر چەندین جار بە هۆکاری جیاجیاوە ئاماژەی بە بابەتێک کردووە. گەر ئێوە پێناسەکەم بە جوان نازانن و پێناسەیەکی جوانترتان لایە بێڵێن، گەر خوددا بە ئێوە بڵێت منم، ئەو شتانەی کە هی منە لە خەیاڵ و مێشتی خۆتان دەری بهێنن، شتێکم پێ بڵێن کە تەنیا تایبەتمەند بێ بە خۆتان. ئێوە لە وەڵامدا چی پێ دەڵێن؟ لە ژێر دەستەواژەی هیچدا واژوەیەک دەکەن یاخود نا. هەژاری ڕەها ئەوەی بەدی دەهێنێت هەر ئەوە، ئەو زیندەجی دروست دەکات و ئەو دەماکات بە مرۆڤ. تەنانەت کە ئێوە بە خۆتان دەڵێن موسڵمان، هەر ئەو کردوونی ئەو لە جیهانی موسڵماناندا هێناوی نیەتە دنیاوە.
هەر ئەوە کە کردوونی بە ئومەتی حەزرەتی سەرداری مرۆڤایەتی sizi o yola irşad eden o. ئەوە لە ڕێگەی خزمەتدا ئێوەی سەرخستووە ئەوەی ئێوەی ڕێنمونی کردووە بۆ ڕێگەی خزمەت ئەوەی دەیبینن هەمووی هی ئەوە گەر ئەو شتانەی هی ئەوە بیخەنە لایەک و پێتان بڵێت ئادەی شتێکی بخەنە سەر ئێوە تەنیا سفرێکی گەورەی دەخەنە سەر من تەنیا سفرم هەژاری ڕەها بوونی تۆ بوونێکی زیادەیە بوونێکی ڕێژەییە سوپاسگوزاری ڕەها Ben acizim. من بێدەسەڵاتم Elimden hiçbir şey هیچم لە دەست نایەت öyle bir fakir, öyle bir dilenciyim. هەژار و دەرەوزەکەرێکی وەهام بێجگە لە دەرگای خوددا لە دەرگای هەر کەسێک بدەم دەست دەنێن بەڕوومەوە Böyle bir fakirim. Fakat görüldüğü بەڵام ئەو هەرگیز من بە ڕوت و ڕەجاڵی فڕێ نادات de bırakmıyor. Şimdi mesele کاتێک مەسەلەکە بەم شێوەیە بێت bu da ئەوەی لەسەر شانتانە تەنیا سوپاسگوزاریە Allah Allah. Acizi کاتێک بێدەسەڵاتی بەم ڕادەیە بوو Aciz کاتێک bak بە böyle لێزمە و olduğu بێکۆتە ناز و نیعمەتی halde خوددا بەسەر تا دابارێت başınızdan aşağıya yağan. لە بەرامبەر لوتفەکانی جەنابی پەروەردگار ئەوەی لەسەر شانتانە لەگەڵ هەموو هەستان و دانیشتێکتاندا سوپاسی خوددا بکەن Şükretmek düşmez mi? لَاِنْ شَكَرْتُمْ لَأَزِيدَنَّكُمْ وَلَاِنْ كَفَرْتُمْ اِنَّ عَذَابِ لَشَدِيدٌ Şükredersiniz. خوددا دەفەرموێت گەر سوپاسگوزار بن ئەوە نیعمەتەکانمان بەسەرتاندا زیاتر دەبارێت خۆ ئەگەر نادیدەی بگرن و ناشکری بکەن ئەوە سزایەکی تون چاوەڕێتانە ئەو نیعمەتانەی بەسەرتاندا وەک لێزمە دەبارێت لە کاتێکدا شەل و کوێر و بێقاچن بە هەر یەکەتان کاری پاڵەوانانەی پێسپاردن و پێی ئەنجامدان گەر ئەمانە نادیدە بگرن ئەو کات سزای خوددا سەخت دەبێت وَلَاِنْ كَفَرْتُمْ اِنَّ عَذَابِ لَشَدِيدٌ diyor. Dolayısıyla şükür هەر وەک حەزرەتی زەین العابدین دەفەرموێت ifadesiyle باشە من چۆن بتوانم سوپاسگوزاری تۆ بکەم لە کاتێکدا دەڵێم şükür lillah veya elhamdülillah dediğim zaman onu da هەر خودی خۆتی ئەم قسانە دێنیتە سەرزارم ئەوەش سوپاسگوزاریەکی تری دەوێت دەبێت لە بەرامبەر ئەو سوپاسەشدا ئەلحەمدولیلا بڵێم مادام دەتوانم بڵێم ئەلحەمدولیلا کەواتە تۆ لوتفێکی ترت بەرامبەر من ئەنجام داوە دەبێت دووبارە بڵێم ئەلحەمدولیلا elhamdülillah 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 eşşükrülillah el minnetülillah şükür خۆشنودی ڕێگەی حەزرەتی پیرە ne kadar ئای چەندە ڕوون و ئاشکرایە چەندە لە بێدەسەڵاتی بەندە دێت ئای چەندە نمرەیەکی پڕ بەبەری بەندەیە ئای چەندە ڕاستێکی هاوتای گەورەی ئەوە azametine muvafık bir gerçek. بەخۆی دەڵێت وای خوددایە Allah Allah. Ben وەک bu kadar ڕووبارێک aciz, هەرچی نیعمەتی خوددایە دەڕژێتە بەردەمم böyle çağlayan ئیدی her بۆچی bir ناومێد بم ni'am-ı ilahi بۆچی تێکشکاو بم artık مەیلی من یاخود ئاراستەی من هەر لە قەدەری خودداوە سەرچاوی گرتووە efendim inkisar ئیدی من ملی ڕێدەگرم و دەڕۆم بە یارمەتی و پشتیوانی خوددا götüreceğim bunu götürmeye çalışacağım. İşte o biraz evvel ifade edildiği gibi meyelandaki tasarruf. Kader denk deyip yürüyeceğim. Allah'ın izni inayetiyle. مادام دڵۆپێک دەکات بە دەریا zerreyi güneş yapar. زەڕەیەک دەکاتە خۆر هەر بۆیە گەر من خۆشنود نەبم ئەوە بێڕێزی بەرامبەر پەروەردیگارم دەکەم Hep şevk içinde. هەمیشە لە خۆشنوددایە بەندەی خوددا تەنانەت ئێستاش کە پیکەکان بەردەوام دەچێشن بە سەرماندا دەرگای زیندانەکان هەروەک دەرگای قەڵاکان خراونەتە سەرپشت بۆ دەستگیرکردنتان İnsanın en önemli گرنگترین شتی مرۆڤ hani usulü وەک هەندێک لە hangi زانایان باسی 5 بنەما دەکەن هەندێک لە زانایانی فقه و زانستە ئیسلامیەکان ئازادی وەک بنەمای شەشەم ئەژمار دەکەن Hazreti زۆر Pir de جەخت لە bu ئازادی şeyleri دەکەنەوە ısrarla duruyor. من دەتوانم بەبێ ئاو و بەبێنان بژیم بەڵام بەبێ ئازادی ناتوانم بژیم هەر لەبەر ئەوە لە جیاتی 5 بنەما باسی 6 بنەما دەکرێت لە ئاینی ئیسلامدا پێدەچێت مافەکانتان لە دەست دەربهێنن پێدەچێت لە مافە سەرەتای مرۆییەکانتان بێبەش بکرێن پێدەچێت لە هەندێک شوێنیش داواتان لێ بکەن عیبادەتی ڕۆژانەش کە پێویستە بەرامبەر خوددا ئەنجامی بدەن زۆر بەناڕەحەتی ئەنجامی بدەن لەوە دەچێت نەتوانن دەستنوێژیش بگرن یاخود کاتێک ویستان زیکر و فیکری خوددا ئەنجام بدەن لەمپەر دەخەنە سەر ڕێگاتان و ناهێڵن ئەنجامی بدەن من لە 12 ئازار کە لە زینداندا بووم لە قاوشەشی زیندانەکەدا کە هەر هێندەی ئێرە دەبوو شوێنێکمان بۆ نوێش تەرخان کردبوو هەندێک لە زیندانیەکانی تریان گواستەوە بۆ ژوورێکی تر
Dizlerimizi orada ahşap. لەبەر ئەوەی شوێنی نوێژەکەمان لە تەختە دروستکرا بوو پێیان دەگوت خانووی دەستگیرکراوەکان کاتێک دەچووینە سوزدا دەنگ لە تەختەکانەوە دەهات هەروەها سێ نوێژمان بە دەنجی بەرز دەکرد هەندێک لە زیندانیەکانی ژوورەکانی تر چوون لای ئەفسەری زیندانەکە سکاڵایان لێکردین وتیان دەنجی تەختەکان دێت و دەنگە دەنگ دەکەن دەنگەکە هەر ئەوەندە بوو کە سوورەتی فاتیحامان بە دەنجی بەرز دەخوێن بە زابتەکەیان وتبوو دەنگە دەنگ دەکەن ئیتر شتی واش دێتە ڕێگاتان گەر تووشی شتی وەها هاتن گەر هەموو شتێک لە دەستان دەربهێنن مادەم باوەڕمان بە نەداری ڕەهاو بێدەسەڵاتی ڕەهای خۆمان هەیە لە بەرامبەر پەروەردیگاردا پێم وایە ئەوەی لەسەر شانمانە دەبێت بە خۆشحاڵی ڕەهاوە لەسەر ڕێچکەی ڕاست و ڕەوانی گەیشتن بە خوددا بەبێ هیچ کەوتنە ناو بێئومێدیەک ملی ڕێبگرن دوودڵی ڕێگرە لە هەموو کامەڵبوونێک بێئومێدی نشێویەکی وەهایە گەرکەوتیتە ناوی دەخنچیت وابەستەی ئیرادەت بە بەتوند و تۆڵی تووشی هەرچێک بیت زیندوەکان هەمیشە بە ئومێدەوە دەژین بێئومێدەکان ویژدان و ڕۆحیشیان لە دەست دەدەن ئەی مردووی کەنەفتە بۆ هێندەکە ساسیت دەستیشی تۆیە و سەریشت چما بۆ ڕزگاربوون هێندەکە ساسیت تۆ بێگیانی یاخود هیواکانت ڕۆحت شاد بێت ئەی عاکیف هەرگیز مەکەوە ناو ناومێدی و تێکشکان تۆیە کە هەمیشە باسی بێدەسەڵاتی و کە ساسی خۆت بۆ جەنابی حەق دەکەیت لە بەرامبەر میهرەبانی فراوانی پەروەردگار هەروەک ئەوەی هیچ ڕووی نەدابێ هەروەک ئەوانەی بەبەخشینەوەی زەردەخەنە بە چواردەوریاندا چوونە زیندانەکانەوە لە پشتەوە کە لە بچەیان لە دەست کردوون وەک ئەوەی لە دەستیان ڕابکات تەنیا بۆ سوکایەتی کارێکی وایان دەرحەق دەکەن لەلایەکی ترەوە دەیانەوێت ئەو کەسە سوک پیشان بدەن لەلایەکی ترەوە دەیانەوێت تووشی کاردانەوەی بکەن دەیانەوێت هەڵەیەک بکات بەڵام سوپاس بۆ خوا ئەو مرۆڤانەی ڕۆحی فریشتەیان هەڵگرتووە و ژیانی جەستەیان بەجێ هێشتووە و بەرەو جیهانی ڕۆحەکان لە شەقەی باڵیان داوە بە زەردەخەنەوە کاردانەوە پیشان دەدەن کەسێکی ناسیاوم هەیە لە ئەنتالیا پێدەچێت 1-2 ساڵیش لە من پیرتر بێت واتە کەسێکە پێی خستۆتە تەمەنی 80 ساڵی کە لە بچەیان لەدەست کردووە لەو لاوە ڕۆژنامە نووسان وێنەی دەگرن ئەویش پێیان دەڵێت دەی بیگرن دواتر هەندێک قسەی زیاتر دەکات هەروەگەوەی زۆر خۆشحاڵ بێ بەو شوێنەی کە بۆی دەڕوە خوددا ئێوە تا کۆتایی پەیادار بکات گەر ئێوە لە سەردەمی ئامنۆفیسیش بوونایە هەر هەمان شتتان دەکرد هەندێک بە حەزرەتی موسایان وت پێش هاتن و دوای هاتنی تۆش ئێمە هەر بەردەوام لە ئازار و ناڕەحەتی داین ئێوە قسەی وا ناکەن ئێوە هەرگیز وەک ئەوان قسە ناکەن هەزاران حەمد و سەنا بۆ خودای گەورە ئەوەی بەسەر پێغەمبەر و پێغەمبەران هاتووە بەسەر ئێمەشدا هاتووە دەمەوێت لە کەوانەیەکدا قسەیەک بکەم هەندێک لەو زاناپایەدارانەی جیهانی ئیسلامی کە ئاوەزیان لەسەریاندایە ناویان نابم لە گەورە زانایانی میسرەوە تا مەغریب تا ئەفریقا کاتێک بینیان خزمەت بە هەنگاوی گەورەوە بەرەو پێش دەڕوات بەخۆیان وتبوو باشە کەسانێک یەک لە سەردەی ئەمانە خزمەتیان کردبوو دەقاتی ئەمان بەڵایان بەسەرداباری دەقاتی ئەمان سزادران و بە پیک درا بەسەریاندا دەقاتی ئەمان لە ژیانی مرۆڤانە بێبەشکران ئەمانە کە هیچیان بەسەر نایە ناشێت دانی تەڵەبن داوای لێبوردنیش دەکەم کەوا دەڵێم بەڵام کاتێک بەڵاو سزا بەدەستی زاڵمان بەسەرتاندا باری خۆیان وتیان ئەو کاتە تێگەیشتون کە ئێوە لەسەر ڕێگەی حەق دەڕۆن وا دەفەرموێت حەزرەتی ڕۆحی مرۆڤایەتی ئەوانەی کە هیچیان بەسەر نایەت و لە لووتکەدا ماونەتەوە ناحەقەکان و نادانەکان ئەوان باشەرم لە حاڵی خۆیان بکەن ئێوە مادام دووچاری ئەم شتانە بوون الحمد لله على كل حال سوى أحوال أهل الكفر والضلال سوپاس بۆ خوددا لە هەموو شوێنێک جگە لەو حاڵی بەسەر ئەهلی گومڕایی و کوفری داهێناوە هەرچێکی بە ئێمە بەخشیوە سوپاسی دەکەین گەر لە جەلالی ئەوەوە بێت جەفا یاخود لە جەمالیەوە بێت وەفا هەردووچی بۆ گیانە سەفا
لوتفی خۆش و قەهریشی هەرخۆش وا بڵێن و لە ڕێگەی خۆتان بەردەوام بن لە ڕەونەقتاندا هیچ شتێک شکانێک دروست نەبێت مەهێڵە شەوق و ڕەونەقتان تێک بشکێت لە بەرامبەر ئەو شتانەی لە بێدەسەڵاتی و نەداری ڕەهاوە سەر چاوەیان گرتووە گەر جەنابی حەق تیشکێکی وەهای بە ئێوە بەخشی بێت وەکی و هەیلانێکی تیژڕە و بەبێ سەرسمدان بە دوا ڕادەی خێرایی خۆتان کە خەریک بێت دڵتان بپچڕێت بتوانن ڕێبکەن ئەوەی بەسەرتان دێت ویستی خوددایە تۆ لە کاتێکی وەهاشدا بەردەوام سوپاسگوزار دەبیت ناوی ئەو کاردانەوەی لە هەمبەر ناز و نیعمەتەکانی خوددا دەری دەبڕن الشکر لله گەر نیعمەتەکانی خوددا بەسەرتاندا ببارێت یاخود نەبارێت پێتان بگات یاخود نەگات دەبێت لە بەرامبەر ئەو پایەی ئەو نیعمەتانەی بۆ ئێوە ناردووە بڵێن الحەمدولله المنة لله diyorsun. O iki şeyi دووشت هەیە دەبێت لە یەکیان جیا بکەینەوە فەزائیل و فەوازیل دەبێت ئێوە سوپاسگوزار بن بە ڕەهایی خوددا ئێمە لەسەر سوپاسگوزاری ڕەهایی جێگیر بکات هەر بۆیە لە سەرەتاوە بۆ تێگەیشتن لەم شتانەی باسمان کرد پێویستمان بە شتێک هەیە تدبر تذكر تأمل تەفەکوور قوڵبوونەوە لە داهێنان قوڵبوونەوە لە زیکردا قوڵبوونەوە لە هیوادا هەرچەندە لە یەک دەچن بەڵام هەر یەکەیان پێناسەی خۆی هەیە لە ڕووی کار و کاردانەوە و هۆکارەکانەوە لە ڕووی تێکەڵکێشی ئەم بابەتانەوە تەنیا ئەوانەی لە فکر قوڵ دەبنەوە لەم شتانە تێدەگەن کە باسمان کرد ئەو فراوانی لە بێدەسەڵاتیدا هەیە ئەو فراوانی لە هەژاریدا هەیە ئەو فراوانی لە خۆشنودیدا هەیە ئەو فراوانی لە سوپاسگوزاریدا هەیە تەنیا ئەوان لی تێدەگەن هەر لەبەر ئەوە لە دەستپێک داوتمان ئەمانە لەسەر تەفەکوور هەڵچنراون لەگەڵ قوڵبوونەوە لە داهێنان و زیکر و هیوادا لە دەستپێکەوە تا کۆتا بە تورکی سادە کاتێک خوێندنەوەیەکی گشتی بۆ هۆکار و ئەوەی لەو هۆکارە ڕێچکە دەگرێت دەکەیت دەڵێیت کەواتە ئەمەش دەبێت ئەوەش دەبێت ئەوەی تریش دەبێت لە هۆکارێکەوە دە ئەگەر لێک دەدەیتەوە هەموو ئەگەرەکان بە خوێندنەوەیەکی گشتی هەڵدەسەنجێنی بە خوێندنەوەیەکی نەخشە خوێنەرەوانە تەماشا دەکەیت کە بتوانیت ببینیت لەو چوار بنەمایە دەڕوانیت و وەک ئەڵماس و زمرود و گەوهەر کە هاوشێوەی خەزێنەی لا حول ولا قوة إلا بالله kenziyle irtibatlı olduğunu o zaman anlayacaksın. La havle ve la kuvvete illa billah kenzun min kunuzil cenne. ئەو کاتە تێدەگەی هەرواش دەفەرموێت تابلۆی شانازی مرۆڤایەتی لەم سەردەمەدا کە مرۆڤەکان سەرەڕۆ بوون کە بەڕق و چینەوە هەڵدەستن و دادەنیشن کەسانێکیش لەسەر بنەمای کردداری پێغەمبەر هەڵدەستن و دادەنیشن تەنانەت لەگەڵ هاوشێوەکانی فیرعەون کە هەر کەسێک بە لاچاوێکیش سەیری بکات دارکاری دەکات فیرعەون نێرینەکانی سەردەبڕی تەنیا لەبەر ئەو ئەگەرەی دەترسا ڕۆژێک گەورە بن و ببن بە کێشە بۆی وەک چۆن هەندێکی تر دەڵێن مادام ئەمانە کتومت وەک من بیر ناکەنەوە پێدەچێت لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگ بە کەسێکی تر بدەن گەر لە ناو خەڵکدا بمێننەوە لەوە دەچێت فکری خەڵک بگۆڕن ئەمانە دەستەوەسان ناوەستن و گەر لە ناو خەڵکدا بمێننەوە خوێندنگە و بەشە ناوخۆیی تر و خانەی ڕووناچی تر دەکەنەوە هەر لەبەر ئەوە هاوشێوەی هەموو سیستەمە تاغوتیەکانی دنیا لەبەر ئەگەرێکی زۆر دوور و زەحمەت 50 جۆر زوڵم و دەستدرێژی و ستەم ئەنجام دەدەن خوددا پەنامان بدات فیرعەون کەسێکی بەم شێوەیەیە ستەمی لەم شێوەیە ئەنجام دەدات Şimdi böyle birisine Allah Celle Celaluhu vazifeli elçisini Ulul Azim peygamber. خوددا بۆ کەسێکی وەهاژ نێردەی تایبەتی خۆی ڕاستپێردراوی خۆی یەکێک لە پێغەمبەرە گەورەکانی کەسێکی وەک حەزرەتی موسا کە یەکێکە لە 5 پێغەمبەرە گەورەکە کە لە نێوان 124,000 پێغەمبەردا یاخود 313 یاخود 626 پێغەمبەر 5 کەسی هەڵبژێردراون. Nuh Neciyullah
İbrahim Halilullah, Musa Kelimullah, İsa Ruhullah, Muhammed Resulullah, Habibullah, Halilullah. Sallallahu aleyhi ve aleyhim ecmaîn. کاتێک ڕای دەسپێرێت بەوەی بڕۆن بۆ لای لە ڕووی مامەڵەیانەوە پێیان دەفەرموێت اذهبا إلى فرعون فقولا له قولا لينا. ئەی موسا و هاڕون کاتێک دەڕۆن بۆ لای فرعون بە شێوەیەکی نەرمونیان قسەی لەگەڵدا بکەن هیچ شتێک لە دڵتاندا لە ڕق و چینە بەرامبەر فرعون دروست مەکەن گەر لە دڵتاندا شتێکی وەها هەبێت لە کاتی قسەکردندا بۆی دەردەخەن بێ ئەوەی پێی بزانن لە تێڕوانینتاندا بۆی دەردەکەوێت ئەوانەی نەخۆشی دەرونی پارانۆیان هەیە گەر لە چاوتاندا شتێکی بچووک هەبێت هەستی پێ دەکەن ئەوان لەو بوارەدا فەراسەتێکی باشیان هەیە ئەوان لە دەم و چاوتاندا گەرمڕ و مۆچێک بەدی بکەن یەکسەر هەست بە شتێکی تر دەکەن هەر بۆیە دەبێت لە دڵەوە نەرم بن مامەڵەتان نەرم بێ دەربڕینتان نەرم بێ دەڵێت فقولا له قولا لينا. لەبەرچی سیرکەن دەفەرموێت ناڵێت لیتە واتە هیوا خواستن نییە دەڵێت ئەگەر هەیە ببێ لعله يتذكر أو يخشى. دەڵێت ئەگەر هەیە ئەوی شتێکی بیر بێتەوە یاخود بترسێت و دواتر ڕێز لە خوددا بگرێت هەر بۆیە دەبێت ڕەفتارتان نەرم و دڵتان نەرم و زمانتان نەرم و دەربڕینتان نەرم بێت گەر بتەوێت کەسێک نەرم بکەیتەوە ڕێگەی نەرمکردنەوە بەم شتانەدا تێدەپەڕێت ئەمەش باواتایەکی تر دەرکەوتنی سۆز و میهرەبانیە دەبێت بە میهرەبانیەوە مامەڵە بکەین ئیمانی مرۆڤێک هاوتەری بە بەڕێژەی میهرەبانی گەر بەرامبەر مێرولە و هەنگ میهرەبان بێت ئەوا بێگومان بەرامبەر مرۆڤیش میهرەبان دەبێت گەر میهرەبان نەبێت بەرامبەر مرۆڤ و ماڵ و ژیان ئەگەر زۆرە ببێ بە ئامنۆفیس و وەکو بەڵا بەسەر هەموو کەسێکدا ببارێ ڕێژەی ئیمانی مرۆڤیش هەر هێندەی میهرەبانیەتی خوددا لەسەر ڕێگەی ئێهدینە سراتە المستەقیم پێمان جێگیر بکات خوددا لەم ڕێگە ڕاست و ڕەوانە لامان نەدات خوددا لەم ڕێگەیە نەتانگەڕێنێتەوە لە شارەگەی محەممەدی درودی خوای لێبێت پێتان جێگیر بکات ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك يا مصرف القلوب صرف قلوبنا إلى طاعتك وصلى الله على سيدنا وسندنا وشفيع ذنوبنا ومولانا محمد صلى الله تعالى عليه وعلى إخواني من النبيين والمرسلين وعلى آله وأولاده وأزواجه وأصحابه أجمعين وعلى الملائكة المقربين بعدد علم الله وبعدد معلومات الله أبد الآبدين ودهر الداهرين آمين والحمد لله رب العالمين.